بە گوێرەی زانیاریەکان جگە لە هەوڵەکانی فواد حوسێن لایەنە دەرەکیەکان لەسەر و هەمویانەوە نەتەوە یەکگرتووەکان و یەکێتی ئەوروپا و ئەمریکا لەسەر هێڵن بۆ ئەوەی کێشەی لایەنە سیاسیەکان چارەسەر بکەن، بەڵام سەرجەم هەوڵەکان تا ئێستا نەیانتوانیوە کێشە چەقبەسوەکانی نێوان پارتی و گۆڕان لا ببەن کە کلیلی چارەسەری کێشەکان لای ئەوانە. دوا پێشنیاری پارتی دیموکرات بۆ چارەسەری کێشەکان پێگەێنانەوەی سەرۆکاتی پەرلەمانە کە یوسف محەممەد سەرۆکی پەرلەمان لە نێو بازنێکی سووردایە و بە ڕەمزی ئیرادەی گۆڕان وەسف دەکرێت، لە بەرامبەریدا پارتی دەستکاری پێگاتەی حکومەت دەکات بەپێی خواستی لایەنەکان. بزوتنەوەی گۆڕان جگەلەوەی تاسا وەڵامی پێشنیارەکەی بە فەرمی نەداوەتەوە، هاوکات بژاردەیەکی نوێی خسووەتە بەردەم خۆی، ئەویش قسەکردنە لە سەرمانەوەی یان نەمانەوەی لە حکومەت و خودی نەوشیروان مستەفاش لەگەڵ ئەوەیە گۆڕان بکشێتەوە و ببێتەوە بە ئۆپۆزیسیۆن کە بەپێی زانیاریەکان لە پەیوەندیەکی لەگەڵ دوو سەرکردەی دیاری گۆڕان ئەوەی وتووە تاوتوی کشانەوە لە حکومەت بکەن. لایەنەکانی تریش کە جەخت لەسەر چارەسەری کێشەکان دەکەنەوە بە بەردەوامی هۆشداری خراپتربوونی دۆخەکە دەدەن و هەروەک ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە دوا لێدوانی داوتی پێویستە بە زووی پەرلەمان کارا بکرێتەوە ئەم نیشانەی پرسیارە لەسەر هەرێم لا ببین و وڵات بە عینادی ناڕوات بەڕێوە. وێنەی ڕوونی دۆخی سیاسی و ململانەکانەوەیە پارتی نایەوێت بە زیان لە دۆخەکە بێتە دەرەوە و تامی سەرکەوتن لەوە دەبینێت کە یوسف محەممەد لە پۆستەکەی لا بدات. گۆڕانیش کە بە وەسفی مەلا بەختیار کارگێڕی مەکتەبی سیاسیەتی ئازار دراوە سازش ناکات تا ڕەمزی ئیرادەکەی کە یوسف محەممەدە نەچێتەوە هەولێر، بۆیە کێشەی سیاسیەرێم لە نێوان ئەم دوو ئیرادەیە چەقی بەستووە. ئەڵێن پەرلەمان ئەتوانێت بێ حیزبەکان قەرار بە بڕۆ قەرار بە ئاوات بەسەرێت. ئەم کێشەیە ڕەنگە تا چەند مانگێکی تر واتە تا تەواوبوونی جەنگی مووسڵ کێشەی لەمە گەورەتر بۆ هەرێم دروست نەکات، بەڵام لە دوای ئەم جەنگە کە دەیان پێشاتی گەورە لە وێنەی جەنگی سنوورە نوێیەکان و دەوڵەت لە پێش کووردا ڕەنگە زیانی گەورە و لە باشوونی ئەزمموی باشووری لێ بکەوێتەوە. بەپێی پێشبینیەک کە دامەزراوی ستارفۆردی ئەمریکی کە نزیکە لە دەستگا هەواڵگیریەکان بە تایبەتی CIA ئەمریکی کردوویەتی لە دوای جەنگی مووسڵ ناکۆکی لایەنەکان قوڵتر دەبێتەوە، ئەوەش گواردەدات بە وڵاتە هەرێمیەکان زیاتر دەزوەر بدەنە نێوماڵی کوردی. بە لە بەرچاوگرتنی پێشبینیەکەی ستراتفۆر دوای جەنگی مووسڵ هەرێم لە بەردەم چەند بژاردێکی بێهیواکەر و مەترسیداردا دەبێت. ئەم هۆشداریش دراوە بە بەرپرسە باڵاکانی هەرێم لە ڕێگەی وەفدە بیانیەکانەوە، بۆیە بەڕای چاودێرانی ناوخۆبیانیش دوای جەنگی مووسڵ تاکە شتێک کورد ڕزگار دەکات لە مەترسیەکانی سەری گرنتی سەرکەوتنی دەداتێ چارەسەری کێشی لایەنە سیاسیەکانە کە ئێستا ئاسۆیەکی ڕوون نەماوەتەوە بۆ چارەسەرکردنیان.